هیچ وڵاتێک قبول ناکات کۆچبەران بە شێوەیەکی نایاسایی بچنە ناو خاکەکەیەوە. ئەمە قسەی ئەحمەد سەحاف گوتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراقا. داواش لەو کۆچبەرانە دەکات کە لەسەر سنوورەکانی بێلاڕووس و پۆڵەندا گیریان خواردووە بگەڕێنەوە وڵاتەکەیان. بۆ ئەم مەبەستەش هەموو کاراسانیەکیان بۆ دەکرێت. وڵاتان ڕێگە نەدەن کەس بە شێوەی نایاسایی بچێتە ناوخاکەکەیانەوە. ئەو خەڵکەی لەسەر سنوورەکانی ئەو دوو وڵاتان تووشی چەندین کێشەی یاسایی و ڕێکاری ئەمنی وڵاتانی ئەوێ دەبنەوە، هەروەها تووشی چەندین ئاستەنجی دیکە دەبنەوە بۆی خراپی کەشوهەوا و دەمبوونی خۆراک. بۆیە تاکە چارەسەر گەڕانەوەی ئارەزومەندانەیە بۆ وڵاتەکەیان. وەزارەتی دەرەوەی عێراقیش کاراسانیان بۆ دەکات. وەک هەوڵێک بۆ ڕێگریکردن لە چوونی کۆچبەرانی زیاتر بۆ بیلاڕووس، حکوومەتی عێراق کاری باڵۆزخانەی وڵاتی لە بەغدا و کۆنسڵخانەکەی لە هەولێر ڕاگرتووە. بەڵام وەک ئەحمەد سەحاف دەڵێت ئەمە بەمانای ئەوە نییە کە دەتوانن ڕێگری لە باندەکانی بە قاچاق بردننی خەڵک بکەن. وەزارەتی دەرەوەی عێراق بە شێوەی کاتی کارەکانی باڵۆزخانەی بیلاڕووس لە بەغدا ڕاگرتووە بۆ ئەوەی ڕێگە نەدرێت ڤیزا بدرێتە هاوڵاتیان. بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە دەتوانین ڕێگری لە تۆڕەکانی بە قاچاقبردنی خەڵک بکەین. ئەوانە بە شێوەیەکی نامرۆڤانە بازرگانی بە خەڵکەوە دەکەن و گیانی ژمارەیەکی زۆری گەشتیاران دەخەنە مەترسیەوە. زیاتر لە 4000 کۆچبەر کە بەشێکیان خەڵکی هەرێمی کوردستانن لەسەر سنووری بێلاڕووس و پۆڵەندا گیریان خواردووە و ڕێگە بەچوونیان بۆ ناوخاکی پۆڵەندا نادرێت. بەرپرسانی یەکێتی ئەوروپا ژاماژە بەوە دەدەن ئامادەنین ئەو کۆچبەرانە وەربگرن و جەختیش دەکەنەوە ئەم دەرگاواڵاکردنەی حکوومەتی مینسک بۆ کۆچبەران وەک تۆڵەکردنەوەیە کە بۆ ئەو سزایانەی یەکێتیەکە لە ساڵی ڕابردوو خستوێتی سەری.